سڵاوتانە بێت پرسیارێک بۆ کوڕان بەتەنها ئایا ئامادەیت تۆ کچێک بێنیت ڕەوشی وەکو خۆ دوا بێت؟ ئامادەنی هەر جیاوازیەکەیە لە نێوان کوڕ و کچە ناتوانێت ئەی بۆ خۆی احتیادیە مەسەلا بۆ خۆی بۆ خۆت احتیادیە پیاوی لەبەرەوەی تەوان تەنانەت ئافرەتیش خۆی سەیری وا سەیری خۆیەکە یعنی زۆر جار ئێستا ئافرەتێک بگەڕێ لەوانەیە لە پێش پیاوە ئافرەت تعلیقی لێ بدا ئێمە زۆر جار ئەچینە داوای کچێک کوڕێکە چێتە داوای کچێک و بە خێزانەکەڵێ فڵان کچ با بڵین ئامادەم کردەوەی کە ئێوە بچنە داوای و خۆشم ویست و ئەی ناسمانە کچێکی زۆر باشە ئەم کوڕە ڕەنگە چەندین پێشەوە کچێکە علاقی لەگەڵ کچیا بوو چەندین علاقاتی تری هەبوو پەیوەندی ترێ بوو لەگەڵ کچەکانی ترا بەڵام بۆ کچەکەی قبوڵ ناکایە ئەم کچە پێشتر مەسەڵەن پەیوەندیەکی هەبوو بێت واللهی دڵەزانی دڵخۆی شوێنی چار کەسی تیابی چوار جامە دڵە یان شوقەیە بەقیچەکە ئەڵەن کە کچێکێنا ئایا کچی عیلەیە بۆ خەڵک لە خۆی لە دایک بووە بێگومان کچی عیلێ بێگومان کچی خێزانەکە و لە خێزانێک پەروەدە بووە پێویستە کچێک بێنی کە لە بنەماڵی بێ ناکرانی ئێمە کچێک زۆرجار بێن لەگەڵ هەڵسوکەوت و کللتوری ئێمەدا نەگونجێ زۆر جار ئێمە پیاوان کە ڕاوەستنوانە شانازی بەوەکەن پیاوەکان ئەڵێن پرسا لە ڕەفیقەکانەکە بە ڕەفیقەکە تۆ لە ژنەکە تترسی نەوەڵان ناترسم دەڕاستی تەلەفۆنەکەشم بۆ لە هات جابیشی نامەوە ئێمە پرسیارەکەمان کە لەگەڵ قوڕانە ئەیکەین ئەوەیە کە ئایا تۆ ئامادەی کچێک بێنیت ڕەوشی وەکو خۆوا بێ چکە کوڕ تۆزێک بزەویتایە لەگەڵمان نابن ئامادەی کچێک بێنیت ڕەوشی وەکو خۆوا بێ بەدڵنیایەوە ڕەوشی وەکو خۆوا بێ تاکیت ئاوا مەسەن شانیش مەسەن بێتە دەروی احتیاطی بەلاتەوە والله لەگەڵ خۆمە خۆتانە سێسا خۆتۆ من لەگەڵ برادرانەوە شەگەڵ برادرانە کچێ مەسەرن بۆ نمونە لە سەوڵەکە ڕاوەستابی وەکو تۆ مەسەن ئاوا پێ بڵێن وڵا ئەو کچە شەوان لە سەوڵەکە ڕاوەستی لەگەڵ مەجموعەی برادری خۆیان جاواگەرێتەوە سەر تەبیعەتی خۆت تۆ ئامادەی کەسێکی یا بێنی ئامادەنی بۆ ئەی بۆ خۆت مەسەن احتیاطیە برێونە لە کۆمەلگای ئێمە ئەگەر بۆ کچێش تەبیعی نییە بەخوا جای تر ناڵەمە گەڕێتەوە سەر تەبیعەتی خۆت ماوێتی بە تاکیت ئامادەی تۆ کچێک بێنیت ڕەوشی وەکو خۆوا بێ بەڵێ بە شانازیەوە بە دڵنیایەوە بەت ئاوا مەسەن بێتە سەوڵەکە و پیاسە بکات و ئەگەر وەکو من و بەنیەتی من بێتە ئێرانی و پیاسە بکە ئاساییە یا تۆ توزانی نیەتی خراپە مەسەڵەن ئەگەر ناتوو تۆ سەریواکێگە ڕەوشی وەکو من بێ ئێمە ڕەوشت خۆمەزانم نیەتی خۆش مەزانم بۆ چی هاتوومە ئامادەی ئەوتیە بەڵێ ئاساییە ئامادەی وتیایە کچێک بێنیت ڕەوشی وەکو خۆوا بێ بەڵێ بێگومان چۆن مەسەن ئێستا حیش بگرێ دەستیەوە بەڵێ ئاخر هەندێک شتەیە لە کولتوری ئێمەدا بۆ پیا گونجاوە بەڵام بۆ ئافرەت بە شێوەیەشی وە نەگونجا ئێستا بۆ ئافرەت زۆر جار لە کۆمەلگای خۆمەدا ڕێگەی پێ نادرێت کە بە تەنیا بێتە دەرەوە و پیاسە بکە بەڵام بۆ کوڕەکان بۆ تۆ ڕێگە هەیە ئەوشتانە لە کۆمەلگایکە ئێمەدا وا باوە زۆر چاکە قەت ئەویان پێوتی کە کچێ بێنی کچی عیلە بێت بەڵ بێگومان بۆ کچێکەیە مەسە کچی عیلە نەبێت نەخێر عیلە و نییە بەڵام ئێستا زۆر جار ئێمە لە کۆمەلگای خۆماندا شخصیات یعنی وا باوە کە پێویستە کچێک بێنی کە لە بنەماڵی بێ ناکرانی ئێمە کچێک زۆر جار بێن لەگەڵ هەڵسوکەوت و کللتوری ئێمەدا نەگونجێ زۆر چاکە من ناپرسمەوەی کە تۆ پەیوەندیت لەگەڵ کچیان نیتە باشە بەڵام ئاسایی بەلاتەوە تۆ پەیوەندیتە بێ لەگەڵ کچەکە بەڵێ ئاسایە بەلاتەوە کوڕێک پەیوەندیە بێ لەگەڵ خوشکەکەدا بەڵێ بێگومان بەڵام کاتێ پەیوەندیەک بێ پەیوەندیەشی ڕاستەقی نەبێ ئامانجەکەی زەواج بێ بۆ خۆشم بەلام و ئاسایینە کچێک پەیوەندی مەگە کچێکە هەبێ کە تەنها بۆ کات بەسەر بردن بێ وەکو چی وەکو خۆت بەڵێ وەڵا باواتم کەسێک بێت لە خۆت بەڵێ لە تەبیعەت و هەست و خۆشەویستی من تێ بکات ئەزانم هەمومان ئاواتە خوازین کچێک بێنینوانە لە ماسەفات ئەوەی کە ماسەفات وانە مەسەلەن مەبەستم وەیە چەند علاقەت کردووە لە حیاتاتەوە وەڵی علاقەم نەکردووە سپاس بەخوا تاوکە سەر بەتەمە شتێک بوون سەری نەگرت و تەوانا علاقەم نەبووە باش ئەگەر مەسەن تۆ ئامادەی وتیایە کچێک علاقی هەبوو بێ مەسەن پێشتر ئیش بەتەمای شتێک بوو بێت و سەری نەگرێت و بڕۆی بێداوای ئەگەر کەسێکی باش بێ و هەموو ئینسانێ هەنێ جار زۆربەی کەسەکان لە عشقا شکستێنە مە حەقیقەتە ناشارێتەوە ئەگەر شتێکی هەڵی نەکردێ ئاسایە لێ بورم کچێک بۆ نمونە زۆر باشە قسەکە زۆر باشە هەموو ئینسانێ شکستێنێت وانێ کچێک بۆ نمونە تۆ خۆش دەوێت کچەکە پێتەڵێ من یەک جار لە عشقا شکستم لێ ناوانە ئەشگری و ئەڵێ بیری ئەو کەسە شەکەم
ئەڵێ بەڵام تۆم هەڵبژاردە هیوادارم تۆکو کە سەنەبی دوو دڵم بشکێنی توانە بگری بۆ کوڕەکە و بیری کە ئامادەی بێنیت ئەگەر کەسێکی باش بێ و بە دڵی من هەڵسوڕێ بە پێی هەڵسو کەوت من بە دڵم بێ بە پێی دڵی من بێ و منیش دەتوانم دڵی ڕاگرم بەڵێ تا چەندێک خۆ بۆ نمونە ئامادەی ئەوە تایە خوشکەکەت شەوانە هەر لە بەردەم ئالێرا بۆ خۆی پیاس بکاتوان وڵایی کۆمەلگاکەمە جارێ ڕێبوونان ئەوە نوەکو خۆم پێم خۆشە بەس بەڵام بێت ئەگەر بێت و ئافرەتە بێرا کۆمەلگایکەمە پیا سالاری ئەمە حقیقەتە منم تۆی ئەوانن بەڵێ ئەگەر منیش پێم خۆشە ئەو ئازادێ بەس بەڵام بۆم کۆمەلگامە جارێ ماوێتی بەڵێ ئەڵین زۆرجارێ ماڵ ئێمە پێشکەوتین وەڵام لە هەموو شتێکڵین جارێ مەرج نییە کە ئێمەڵم پێشکەوتین بڵێن بە یەک جار لە هەموو شتەکانە پێشوو لە هەنێشت پێش نەکەوتین لە هەنێشت دواکەوتین هەز ناکەی پرسیارێکە لەکەم هەز ناکەی لە کۆمەلگای ئێمە لە بەرەوەی کە احتامی مینە ناگرین هەمومان هەموو پیاوەکان بۆیە زروفی ئەم وڵاتە ئاوایی لێ هاتووە بە تاکید پێویستە ئافرەت کۆمەلگا دروستەکە ئافرەت دایکی کۆمەلگایە ئەگەر ئافرەت نەبێت کۆمەلگاش دروست نابێت ئەبێمە هاو بەشیان بیت ئێمە خۆمان کۆمەلگاکەمان نابردووە کە چونکە خۆمان بەدەستی خۆمانەوەوان ئەو باوک سالارێمان دروستکرد پێویستە ئافرەتان جۆکو ئێمە ئازاد بن بەس بەڵام جارێ ماوانەوە ئەقلێتەمە ماوە پڕبێتەوە و ئەو بۆ حاڵا بڕین ئامادەی مەسەرن بۆ نمونە کوڕێک بێنیت این کچێک بێنی بۆ کوڕەکەت ئەگەر کوڕەکەت گەورە بوو باشە کوڕەکە دۆزێ بزێەوە لە ژیانە و عجوولە و ئەم لاکە ئەو لاکە و دووسێ عیلاقی هێوانە کچێکیش بێنی بۆ کوڕەکەت عینەشت ئەم لاولای هەبێت و دووسێ علاقەش هێوگە ئامادەی زۆر ئەس دەکەم بەس مندارێکم هەیە ئێستاکە نەخۆشە ئیلا مندارەشم هەیە کوڕە دوو سارەت بێتە دیکە کە گەورە بوو بزێ و دەچێت و دووسێ علاقەش وڵایی ئەس زۆر ئەس دەکەم هەر بەس چابیتەوە زۆر ئەس دەکەم شتێوای تراوی نەخۆشەشی بۆ دەگمەنە ئینشاڵڵا خی گەورە شفای لێ دەنێری وادارین ئینشاڵڵا چابیتەوە چ دەکە با بکە چی دەکە با بکە ئەگە کچێک بواە و نەخۆش بواە زۆر باشە کچێک بواە و نەخۆش بواە خوا نەخواستە ئەم کچە ئەگەر تۆ هیوای ئەوە بخواستە وتایە بەس چاک بێتەوە ئیتر چیە کابیکە ئەو قسێتە کرد وڵی لە ڕووی کچەوە ناتانی بۆ ناتانی چکە ناتانی ینی هەموو شتەشی بدێ ڕاستە کوڕەکە دەتانی بەس کچەکە ناتان ینی لە ڕووی ئەخلاقەوانی لە بابی ناخۆشە باشە من یەکشتە پێ بڵم من هیوادارم کە گەڕایتەوە بۆ هەولێروانە گەڕایتەوە بۆ هەولێر خەبەری خۆش پێ بگاتوانە و هیوادارم بەڵام لەوانەیە تۆ ئەگەر بزانیت کچێکی هەبێت و نەخۆشکەوێت وەکو ئەو نەخۆشی کە ئێسا کوڕەکەی تۆ گوتێتی بەڵام بزانی ئەگەر گەورە بوو چاک بۆ گەورە بوو بزەویە کات و عجووریە کات و لەم لە ئاڕا بۆ لەوانەیە بڵی ئیشەڵڵا هەر نەخۆش بووە وایە واتەوت تەبعاً چکانی شتەکە ناخۆشە ینی لە ڕاستە لە ڕای کوورەکە شو نابی قسەی بکەیان ئەوە کە بەس هەر ناخۆشە کچەکە زیاتر ئەوە دەکاتن شەرمەزار دەکاینە ئەو حالەتەی کوڕەکە بۆ شەرمەزاری باوکو دایک ناکات شەرمەزار خەدەتانم ئەمن ئەنی شتەشی لەگە بکەم نەسەتە شەوهای بکەم لەگەری لەگەرم بیتە نێل مەشتانە بکاتن بەس کچەکە ناتانی لە هەموو جیەشی بیبیت ناتانی ئاراموانە نەک ئارامانی شتەکانی بسە جیەشی یان دەسێ مزگەفتی خۆ دەزانی ناتانی کچەکە لە خۆت بەستانی کوڕەکەی لە خۆت بی نەسعەتشی بکەیت لەکن مامۆستایان شتانە بەس کچەکە دەکەتە سەداش بۆ نمونە کچێکالیا چۆن هەنێک کوڕەیە سا لێرا جگەرا کێشتوانە و ڕاوەستان و چ ئاخۆنەوانە کچێکالیا جگەرە بکێشێتوانە ئێمە خراپی پێڵین وانە شتەشی باش نییە شتێکی باش لۆ کوڕەکەش باش نیە لێش باش نییە بەڵام بۆ کچەکە زۆر خراپەوانە زۆریش بۆچی ئینسان نییە ئەو ئینسانە بەس ئەنی ئافرەت خۆی گەورە ئافرەتی بافرەت دووسکردەوە پیاش بە پیا دووسکردە ڕاستە هین زغارەکە نابی لۆستاخێن بەس هەلو ئافرەتەکەی لەناو کۆمەلگا ئێمە نابی خوا ئافرەتی بە ئافرەت دروست کردو و پیاویشی بە پیاوان بەری بۆ لای خوا ئافرەت هینە ناقسە ینی لای ئەو نییە ینی شتەش دایتەوی شتەش دایتە پیاوەکەش خواوت بێتوتیتی ئێوە ژنان وا لێ بکەن و وا لێ شتیوالە نییە شتیوالە ینی پیاوان ئێوە هەموو شتێ بکەن بەڵام کچان بانێکن پیاوەکەش نێکا بەس دەتانی دەکەتە سەر باوکەی کە بزانەک و نسعەت دەکاتن ئەین لەو حالەتە ئێستاکە نسعەت دەکات و لێرە وێرە بەرێ خۆ هاتووی بەرێ خۆم ڕازاوەکە ماتم لەگە خێزانەکەم داکەم لایتەکەن دکتۆری بۆ نمونە تۆ ئێستا چۆن حوڕی ئاوا هاتووی مەسەن لاو دەرە و پیاساکەی لەگەڵ ئاوزاوە لەگەڵ ئاوەزاوەکەتە ئاوا ئەگەر مەسەلەن خێزانەکەی تۆ لەگەڵ خێزانەکەی ئەمە ئێستا باتێنێتە سەوڵەکە پێمان ناخۆشەوانێ
ناخۆش نییە ئەگەر بە تەنیابی میژەواڵم بە تەنابی ئەرێوە لە ناخۆشە شانی ناخۆش ینی کە دەبین لێرە زیاتر پیاو دەبین نەک ئافرەت خۆش نییە کە هەر ئافرەت و پیاو لە جێ ئەوە لە تێکراوە بن شتەشی باش نییە چشی ئەوە بەخۆی عادەتەکە دەبینی لە لایمە نەگە زاڵە لە لایمە کەلتورەکەمان وا خوێنتەوە ینی ئەگە بە ڕۆژ بێ مەسەن ئافرەتەکە بچێتە بازاریان شوێنێک مەسەلەن یا مۆڵە احتیادیە بەس بە شەو زۆر ینی نایلم بە شەوانە نیە بەڵام مەبەست وەیە کوڕان خۆیان ئەزانن با بڵین هەرچی کوڕی ئەزانن چەند بزێوی کردووە لە ژیانە ئایا سا مەسەلەن بۆ نمونە من چاوپێکردن لەگەڵ تۆیە کەم ئاوا پێ بڵم نایبڕێزێ ئەحمەد کاکە ئەحمەد بەڵام کاکە ئەحمەد لە کاتی گەنجێتیا چەند عیلاقەتە بووە ئەڵی کاکەوەنە قۆز بووانە ماشەڵای سا شار قۆز و گەنجیت ئەڵی ئەوەنە قۆز بووانە دووسێ عیلاقەمە بوو بە شانازیڵی بەێ وایە زۆر احتیالی بەشار دەکەم تخوا چەند علاقەتە بووە شەڕە بۆ نانێمە والله زەحمەتەوە بینی خۆ دانێک بەێ پێشەکەنین زۆر نۆماڵی احتیادی وەڵام کاک ئەحمەد یەک علاقەی ئەوە پێشەوەی کە ژن بێنێت بەڵام لەگەڵ ئەوە ئێمە ئەگە کچێک بڵێ من پێشەوەی کە زاواجکەم علاقەیەک مە بووە لای چی پێڵین چی پێڵین زەحمەتەوە چی پێڵین ڕاستماتە ینی باوەڕ ناکەم ئەوی بمێ لە دڵم بیهێنم یان بۆ زەواز بی نایکەم نەکەری زەحمەتە قسەشی پێڵین حتا ناشیێنی تو بەڵام قسەشی پێڵین نا قسەی پێ نالێم ئەوە خۆی اختراعی خۆیت ینی ڕغبەت خۆیت هەلی بژاردەوە ناتوانم قسەی پێ بڵێ چۆن من ڕغبەتمە بووە کە کردومە علاقەمە بووە شتێک بێتە ئەوش ڕغبەتی خۆی بووە بەس ناتوانم قسەشی پێ بڵێم دروست نییە ئەم مۆبایلی کە دەستمانەوەیە توانی مەسەن ئێمە هەرچی شتی دنیا هەیە سێریکەی وانە باشە ئەگەر بۆ نمونە کچێک لە ماڵەوە دانیشتوێتەوە سەری مۆبایلەکەی کاتوانە سەری گۆرانیش کوڕکە براکەی ئاوەکە لای بە بەێ وایە ڕاست بەێ وایە بۆ خۆمان احتیادی بۆ خۆمان احتیادی بەس پیاوە بابڕێەوە وڵاتە وایە ڕاستە زۆر خۆشحاڵم سپاس دەکەم مەمنونم سپاسان دەکەم پێشەوەی کە ناوبڕێک وەرگری من شتێکی تان پێڵم لە کۆمەڵگای ئێمە شتێک هەیە دایکان و باوکان ئەیڵێن بە تایبەتی دایکان ئەیڵێن ئەڵێ لەگەڵ کچم بۆ کوێ بچم لەگەڵ کوڕم کێوە بڕم یعنی کچەکە هیچ شوێنێکی ناتوانانی لەگەڵا بڕی بەڵام لەگەڵ کوڕەکەیە کوێک ئەبڕیتوانە بەڵام زۆر جار ئاگاتان لێ بێ لەگەڵ کچێکی خۆتاک ئەو کچە بچکۆلەی کە خۆ دەستی گرتووە ئەتوانی کێویش ببڕیت و دەریاش ببڕیت و ئەو هەموو خەڵکی کە لە دەریای ئیجیانە بۆ لەگەڵ کچەکانی خۆیان نەبوون ئەی دەریایەکیان نەبڕی ئەی کێوی بینی جەزیرەکانی وێنانیان نەبڕی ئەی لەگەڵ کچە بچکۆلەکانیانە نەبوون ئێمە بەرداوامین بەڵام پاش ناوبڕەکە گەڕێن وڵاتان دوور مەکەن و لەگەڵمانە بن لەگەڵ دنیای پیاوانە حەزم کرد لێرە لەسەم بەرنامەیە تێبینێک بڵێم مەبەستمان لەوە نییە کە ئێمە کۆمەڵگایکی ناتەندروستمان هەبێت بەڵکو ئێمە کۆمەڵگایکی تەندروستمان هەیە و بەڵامەمانێت تەندروستتر بێت ئێمە زۆر جار ڕخنە لە بەرامبەرەکانمان ئەگرین وەکەوەی کە زۆر جار ئێمە ناتوانین گاسنێک لە چای خۆمان بینین بەڵام دەرزیەک لە چای بەرامبەرەکەمان نابێ پێڵین دەرزیەک لە چاوتایە بەڵام گاسنەکەی خۆی کە لە ناو چای خۆمانایە ئێمە لە بیریەکەین مەبەستمان ئەوەیە کە تا چەندێک ئێمە ئەتوانین ئازادی بەخشین بە ژیان باشە بزێوی کردووە کوڕێنیوانە زۆر کەم زۆر بەکەمی زۆر بەکەمی باشە بۆ کەمی کە کردوتایی ئامادی ئەوە تایە کچێک بێنیت بچیتە داوای کچێک بەقەدەر تۆ بزیوی کردبێت تۆ زێ لە تۆش کەمتریش خۆم لەلایەن خۆمەوە زۆر بەکەمی کردومە کچێکی زۆر بەکەمی کردێتی ئامادی ئەوە تایە مەسە بچیتە داوای ئەو بڕیارێکی قورسە یعنی تقریبا تا حدێک ئەگە بزانم هێن بێت ئامادەیم تایە تا حدێک چی یعنی لێ بگۆڵێمەوە لە ڕاستەکەی دەرکەوم ڕاستی بۆم دەرکەوی ینی تی ڕاستەکە بۆ دەرەکەی بەقەدەر تۆ بزێوی کردووە ناتوانم بەڵام بۆ ئافرەت یعنی
ناو ئافرەتی ئینسان شتێکی نا شارستانی هەم شۆن بڵێ شتێکی شارستانیە یان شتێکی جوان نییە جوانە بەرتە تا حدێک بڵین زۆر ئاساییە لە هەندێک کەس بەڵام لەگەڵ کۆمەلگا ئێمە ناگونجێت تا حدێک وایە باشە تۆ ناو شارستانی من تۆ ئەلێرا ڕاوەستاوین شێش تر من ڕەنگە مایکەکەم پێ نەبێت و لێرا پیاسە بکەم و تۆشە بینمەوە و قساکەین لێرە ناشارستانی من و تۆ لە چیاکە لێرا من و تۆ پیاسەکەین و قساکەین ناشارستانیە ناشارستانی نییە بە باش شتێکی باشە شتێکی باشە ئەگە تۆ کچێک بێنیت ئالێرە هەموو شێک وەکو تۆ وەکو من و تۆ باشە کە شتێکی خەڵەت نییە پیاسە بکە لێرە ڕاست پێم بڵێ ئەچیتە داوای تابعا ئەچمە دوای کوڕی خۆسۆنی ڕقەمەکەتم بەرێ ئامادەی کچێک بێنیت ئاوا پێ بڵێ ئاساییە خەیچێکە ئاساییە ناوەڵا بۆ ئاسایی نییە خۆ چۆن ئاسایە بۆ تۆ ئاسایە مەسەن داوای ڕقم لە کچ شتی وا بکەیت فەرقیە کەس فەرقیە کوڕیش فەرقیە بەم مۆدێلە جوانی قشتەوە باشە کە مۆدلێکی زۆر تازێ من عجیبیشم پێی باشە شتێکی زۆر جوانیشە تازە ئەڵێڵێڵی کوڕ فەرقیە و کچ فەرقیە ئەخە فەرقیە وام یعنی کەس فەرقیە و کوڕیش فەرقیە فەرقیە هەدوو کوڕ فەرقی لە چیە یادی حەزەکەم پێم ئەخە کوڕ عوڕە لە دنیاە کوڕ عوڕە لە خۆی بەکەیف خۆی دێتە دەرێ هاتوو دەکا بەس کەس ناتوانێت بۆچی ناتوانین دیارە ئەخە ناو کۆمەڵگەی مە نابێت ساری ینی تۆ مەسەن ڕێگە بە خوشکەکە و نایە بە حوڕی بێتە دەرەوە شخصی خۆم نەخێت پرسیارێکە لەکەم بەڕاشکایی ئەتوانی قسەم لەگەڵاکەی آخر سەبارەت بەسیە سەبارەت بە شتێکی احتیاجیە چەند عیلاقەتە بۆ لە ژیانتە یعنی وەکو سێ عیلاقە پەیوەندی وشتی وە لەگە کچ وشتی وایە واللهی کاکاروان پێشەکی بە خراتی جەناب دەکەم و دەستخۆشی بەرنامەکەت لێکم دەمیش پێشەکی با پرسیارە لێکم چەند پەیوەندیتە بووە واللهی پەیوەندیم هەبووە وڵی زۆر شتش یاساییە خەڵک پەیوەندی ئەکاتوانە و شکستێنێت و وازێنێتوانە ئەی ئامادەی ئەو تای بچیتە داوای کچێک ئەر ئاوا و تۆ بڵێ منیش پەیوەندێکی زۆرم هەبووە بەخوای ئەوە ڕاستی ئێستا هاوسەرگیریم پێکی نایە کاکار بەڵام ئێستاش ئامادەم بەڕاستی هاوسەرگیری دووبارە بکات یعنی ئەنجام دەم والله یعنی بڵێم خۆت بەخوای ئەویش ئەگەڕێت و سێ خۆی نازانم لاقە نییە چۆن بیرەکاتەوە بیکاتەوە بزەبت نازانم بەڵام حەزەکەم بەڕاستی حەزەکەی زاواجێکی تریشکێتەوە بەڵێ ئێم ژنەی ترێت ئەوەی تریش ناخێر ئەوەی تریشم هەر هەبێ بەڵێ يعني ما بستوى مثلا وكو شلون طايا يسار سبيري هي بس انا اواش عين نولا بالضبط وكو يك سيرك خوي لكردواري خومان وكو يك سير ناكري براسي بابي بلي بلام تو تواني وكو يك سير يمكن بخوي بوي هيا تواني مثلا دوجن وكو يك تريسيركي بلا دل جيجي چن كسي تيا بيتوا والله دل زاني دل خوي شني صار كسي تيابي شوار اري والله جا من ضله يعني شوقيه بقى قيتك اخوي لشريعة الاسلام دبي بياو تشارجني هابن شريعة رقي بياوي والله تشارجن مو يعني اللي صرت تشارجن بيني براسي بابي بالله دباشا دبا برسالك اللي بكم تخوا اي امادي وتي جنك تشوال زواجي كربتو شوكات بتو او نازام كاكارو بو خوتي زانيت اخيناك خوي اقريتو اخلاق خوي براسي بابي بالله يعني شلون اخلاقي خوي يعني يستابون من تودلي جنك تشوال زواجي كربتو زواجي كردبي بلام خوم يعني زواج بام بكتو دوباره بيتو والله من شوال زواج مكردو حد شكل لقطو شايبي كم امادي وتي اي اگر بون من يعني تندرستي باش به عاقل به يعني او زور اسايا والله زعما قال لي تندرستي باش بشي لو تيقم على شيء بلام اعتيادي بداتو يعني ما شوال زواج يشكل بيلاتو زواج كاتو اگر باش كتشي يعني جنتشي زور بعد بزور اسايا مثلا لسه شوال زواج كي بو جابوتو وتي انا ما فرت بعملنا او تو برساريا واكيتو انا امادي وتي لا والله اي بابا خو عمدي وتي مثلا جنيك بيني تدواي جنيك ترو جا او هم علاقه يشتبو بيتو انا اي كاكا انا زان سي بيا وخوي تبي تشارجن بيني او بيم قلتي تيجي
بەڵام ئێستا بۆ نمونە تۆ ئەو بە احتیاتی زانی کە چوار ژن بێنی لە ماڵەکە دایانی آخر بە شەرعی ئیسلام من نازانم ئامادەی وتی ئەم پرسا لە ئینسانێکەکەم ناوەڵڵا چوار ژن بێنیت نەنا بێدە سەڵاتە وەڵانە خەڵک بە ساقی چاو ئێستا نیوموچێ خێزانەکەی خۆی تۆ چۆن نتوانین ئەو کاتەیە تۆ معاشخۆری بەڵێ تۆ چۆن نتوانین بە نیوموچە چوار ژن بەخێو بکەی من نەمگوتێ چوار ژن تۆڵێوەتە حەزەکەم ژنێکی تریش بێنم قەیسەکەت من دەڵێم یەک خو نەمگوتێ چوار وردە بە دەزیایەکەی نەزانم نەوەڵا نەوەڵا بەس دانێکی ترتەوە ینی دوان ئەی ڕخسەت لە ژنەکەی خۆت خواست بەخوای هێشتا نا ئەتەسم لەم ساڵە ڕاوەستا بێتی بۆی کە نییەچیرە بگریت و زاواجی لەگەڵاکی بەسدا مژدەیەکە بەمێ بەڵێ وڵا لەم سەرەوە بیگرە بۆ سەرمووی پیاوە وڵا ڕاستەکە هیچ ئافرەتی لێ نییە چاوە جەڕی بۆ ئافرەت ڕاست نەوەڵا نەوەڵا ئێستا خۆم دەوام هەیە ئەسمە دەوام نا ئێستا ناڵم بەڵێن بە ڕۆژوانە چاوە جەڕی بۆ بەخوای تەبعاً چاک چاوە جەڕی باش 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 هیچ لێ ناشێر بۆ درۆ لەگەڵام ئەی داوای ڕقم وشتی لە کچ کردووە ئەوەی نازم داری یانم مای لە ژنەکەت ئەیزانیت چکە کردوتە داوای ڕقمە لێ کردوانێ لەوانەیە ئەگە کچێک بە تۆ بڵێ ڕقەمەکەتم بەرە ئا بڵێ کوڕی جوان ڕقەمەکەتم بەرە باشە چی بە کچەکەڵی لە دڵی خۆتاڵی و کچە باشە واللهی ئەڵی خراپە داوای ڕقەمی کردوانی زارێ نازانم کاگەڕمان نازانم ئەوەی ئەو پرسیارەی نازم قورسە پرسیارەکەم خۆمەتەڵ نییە بە ساقی چاوم کچێک داوای ڕقم لە تۆ کا بڵێ ئاوایەکشی لەکا بڵێ بڵێ کوڕی باش ڕقەمەکەتم بەرە چی پێڵی ئەڵی کچێکی باشە آخر لەوانەیە لێ وەربگرم دواتە قسە لەگەڵا بکەم بزانم چۆنە هەرچ کەوتی چۆنە تێگەی تۆ زەیلاقی لەگەڵا بەسی تو دەستی پێگەرم کەیتەوە ئەنجا بڵێ خوا نەوەڵا نەوەڵا ئەو شتانیە کاکارۆ زۆر چاکە ئێستا تو ئەم چاپێکردن لەگەڵ تۆیا کرد ناترسی لە ژنەکەت بەخوای چۆن بترسێم ناترسیت بۆی بووین کۆتایی بەنامەکەم بێنم دوای قسەکانی تۆ وەڵی ترسانسیە احترام زۆر باشە وایە یعنی احترام مگر کەوتی ژنێکی ترێنم قەیسەکە ژن خۆژن ژن ناخوا خۆژن ژن ناخوا وەڵا برام وایە تێگە ئەرێ وەڵا کاکە من بەڕاستی با پێ بڵێ کاکارۆن ژن ڕێزەکە تایبەتی حی بەڵام کابراکە قنعاتیشینە زۆر مشکلێ بەڕاستی چۆن ئەگەر قنعاتت نەبێ تۆ سا قەناعتێ بێگشن کڕنە وەڵا بۆ درۆ بۆ بکەم بەڵێ بەڕێزان وەرە لامەوە بە قوربان بەڵێ بەڕێزان زۆر جار ئێمە پیاوان کە ڕاوەستنوانە شانازی بەوەکەن پیاوەکان ئەڵێن پرسا لە ڕەفیقەکانەکە بە ڕەفیقەکە تۆ لە ژنەکەت ترسی نەوەڵا ناترسم جەڕاستی تەلەفۆنەکەشم بۆ لات و جابیشی نایەمەوە یان مەسەلەن بۆ نمونە ئەگەر پیاەک زوو ڕاتەوە ماڵەوە ئێوارانە لە ژنەکەی ترسا بەڵام ئەگەر ژنێک خوا نەخواستە خوانەی کردی بێت جارێک دوو جار جوابی تەلەفۆنی ژمێردەکەی نایە لە دەرەوە بوو ئەی قوربە سەری ئەی داما خۆی تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرم کاتێکی شادێکترین خواتان لەگەڵ ساس